بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. مسلمانانی ئازیز، بابەتی مامەڵەکردن و کڕین و فرۆشتن و مامەڵەکردن لەگەڵ میزان و تەرازوو بابەتێکی هەسیارە لە ئیسلامدا. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە سوورەتێکی دابەزاندووە بە ناوی المطففون، یا فەرمێ وەیل للمطففین، وای بۆ تەرازوو بازان، ئەوانەی کە فرت و فێڵەکەن، ئەوانەی گزی و گزیکاریەکەن لە بابەتی تەرازوو میزانە. الذين إذا اكتالوا على الناس يستوفون، ئەفەرمێ ئەگەر کاتێک بۆ خەڵک شتێک ئەپێون ئەکێشن، بۆ خۆیان ئەکێشن ئەن ئەپێون بە جوانی و بەڕێک و تەواوی ئەیکێشن و ئەیپێون. بەڵام وإذا كالوهم أو وزنوهم يخسرون، کاتێک بۆ ئەوان ئەپێون یان بۆ ئەوان ئەکێشن خیانەتی تێدا دەکەن، ناتەواوی ئەکەن، بە ناتەواوی ئەیکێشن یان ئەیپێون. ألا يظن أولئك أنهم مبعوثون ليوم عظيم يوم يقوم الناس لرب العالمين. ئایا ئەوانە باوەڕیان نییە کەوا بۆ ڕۆژگارێک هەڵەستنەوە کە ڕۆژی قیامەتە، ئەو ڕۆژگارەی کەوا لە بەردەمی پەروەردگارە ڕائەگرێ لێ پرسینەوەیان لەگەڵ ئەکرێ. بێگومان مسلمان دەبێ حیسابی ئەو ڕۆژگارە بکە کە لەسەر ورد و درشتی مامەڵە و هەڵس و کەوتەکانی محاسبە ئەکرێ. وەنەضع الموازین القسط، لەو ڕۆژگارە لە ڕۆژی دواییە خوای پەروەردگاری میزانی عدل و عدالەت و دادگەری خۆی دائەنێتن. بۆیە ئەمانەوەی هەر بە خێرایی ئاماژە بۆ بکەین، ئەبێ مسلمان کاتێک کە مامەڵەکە نابێ غەش بکە، کاتێ ئەکڕێ، کاتێ ئەفرۆشێ لەگەڵ خەڵکە، هەر کارێکی خەڵکایکەوێتە بەردەستیە. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر خۆی بەکردەوە و بە عەمەلی سەردانی بازاڕەکانی کە ڕۆژێکیان بینی کەسێکی گەنم فرۆش، گەنمێکی تەڕبووی لە بەردەمی خۆی یان لە بەردەمی دوکانەکەی عەرز کردووە. فەرمی ما هذا يا صاحب الطعام، ئەی خاوەنی ئەو خواردنە، ئەوە چییە؟ فەرمی ئەصابەتی السەما، ئەوە بارانی پێکەوتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. فەرمی باشە بۆچی مادەمەوەیە لەسەرەوە دانەنایە تا خەڵک بیبێنێ. من غەش فەلەیسە منە، هەر کەسێک غەش و فرت و فێڵ و ناپاکی بکات لە ئێمە من نییە. کەواتە با ئەو فەرمودەی خوا و فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیکەینە دروشمێک لە ژیانی ڕۆژانەی خۆمان لە بواری مامەڵەکردن و کڕین و فرۆشتن و بازرگانیە. غەش و فرت و فێڵ و ناپاشی لەگەڵ یەکترا نەکەین. غەش چەند جۆری هەیە بەڕێزەکانم کە بەداخەواڵم هەموو ئەو جۆرانە لە نێو کۆمەڵگای خۆمانە ئێستا بە زیادەوە هەن وجودی هەیە. ڕەنگە خەڵکێکی ئەهلی مزگەوت و خواناسی و خواپەرستیشە، بەڵام گوێی پێ نادا. ئەوەش بریتە لە جۆرێکیان لە کڕین و فرۆشتن. کڕین و فرۆشتن مامەڵەکردن بە کاڵا و شتومەک دەبێ هەرموو لایەک زۆر وریابن، غەشی تێدا نەبێ. بۆ نمونە هەر کاتێ عیبێکی تێدا بێ، عیبەکە بشاریەوە، پێشی بزانی، پێی نەڵێ ئەوە غەشە. پێغەمبەری خوا فەرمی من غەشە فەلەیسە منە، کە خەڵکێک ئێستا شتە عیبدارەکانی خۆی نەک هەر ئەیشێرێتەوە، بەڵکو ئەیڕازێنێتەوە بۆ بەرامبەرەکەی، با بڵێن لە مەعرەزی سیارەکان، ئەوانەی کە مامەڵە بە سیارە ئەکەن، لە زۆربەی خواردن و خواردنی ئێکسپایر و مادەی مەوادی بەسەرچوو لە دەرمانە، لە خواردنە، لە جلوبەرگە، لە هەموو شتێکە ئەبینی بۆی ئەڕازێنێتەوە. و هەروەها شتێکی تر بابەتی درۆکردن لەسەری درۆیە کاتن، ناڕاستی لەگەڵ ئەڵێتن. و هەروەها شتێکی تر سوێندی لەسەر ئەخواتن، دیاردەیەکی تر کە سوێند ئەخوا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ الحەلیف منفقة للسلعة ممحقة للبركة، منفقة للسلعة ممحقة للبركة. سوێند خواردن ڕەواجەیەدا بە کاڵاکەت، بەڵام بەرەکەت لە کارەکەت و لە مامەڵەکەت نایەڵێتن. هەروەها بابەتێکی تر ئەویشیان تێکەڵکردنی چاک و خراپە. هەندێک خەڵک گوێی پێنادا چاک و خراپەکەی بەیەک سعر و بەیەک نرخ دەدا بەرامبەر و بە کڕیارەکەی خۆیان. ئەوەشیان جۆرێکی ترە. و هەروەها جۆرێکی ترمان لە غەش بریتێ لە غەش لە قەول، لە قسە، بە قسە. بۆ نمونە شەهادەت الزوور، خەڵکێک ئەبێتە شایەت لەسەر بابەتێکە بە درۆ شایەتی ئەداتن، یان شایەتێکە کەتم ئەکاتن. ئەوانەش غەشە، فرت و فێڵە لە مسلمانان. ئەوانش لە ڕووی تەرازوویەوە ناهاوسەنگیەک دروستەکە لە ڕۆژی دوای لێپرسینەوەی لەسرە. تۆ چۆن ئەو شایەتە بە ناحەقەتدا لە پێناو ئامانجێک، خۆبرنە پێشێک، خۆشەویستیەک، عیلاقە و پەیوەندیەک، هەر بابەتێکی ترە. جۆرێکی تر بابەت لە مەسەلەی علم، لە مەسەلەی علم و فێرخوازیە. ئەبینی قوتابیە، فێرخوازە، خوێنکارە، لە حاڵەتی تاقیکردنەوەکانە غەش ئەکا، فرت و فێڵ ئەکا. دواتر ئەبێ بەو شەهادە بۆ بڕوانامە شەهادەیەکی ناشایستە بەدەست دێنێ کە حەقی خۆی ئەو نییە.
ئەو پۆستە ئەو شایەتی ئەو بڕوانامە حەقی خۆی نییە ئەچێتە شوێنێک کارەساتێک ئەخولقێنێ ئیدا ضویعت الأمانة فانتظر الساعة ئەمانەت خیانەتی تێدا دەکرێت لەو ڕێگایەوە کەسێکە بەغەش لە ئیمتحان و تاقیکردنەوەکان بڕوانامەکەی بەدەستهێناوە بێگومان ئەوەشیان جۆرێکی ترە ئەبێ مسلمان ئاگای لێبێ لێرە گونەهبارە بێ ئەوە غەشە ناپاچێ کردیەتی هەروەها جۆرێکی تریان لە غەش بریتێت لە عقود ناپاچی لە گرێبەستیەکان کایکان هەندێک گرێبەستیە کرێ بۆ ئینشاءاتە بۆ دروستکردنی خان و باڵەخانە و مەشاریع و پرۆژەیەکە ئەبینی وعدی بەدرۆ بە خەڵکەدەن ئەبێ شتێک نیشانی خەڵکەدەن دواتر شتێکی ترە ئێستا دیاریدەیەکی تر لە نێو کۆمەلگای ئێمە سەری هەڵداوە ئەبینی کەسێک دێ پرۆژەیەک ئەکاتەوە خەڵکێکی زۆر بانگەوازەکە بۆ ئەو شوێنە و بابەتە پارەیەکی زۆر لە خەڵک وەرەگرێ نەکوالیتی شتەکانی و خان و ڤێلاکانی وەکو پێویستە بەڵکو جاریوەیە تەنها لی دەدا و وەک بەرزەکەی بانان بۆی دەرەچێ و پارەی خەڵکیش ئەخوا و ئەڕوا کەسێکی لێ ناپێچێتەوە ئەوەشان جۆرێکی ترە یان لە ڕووی مدەوە وعدەدا کە بە ساڵێک بە دوان تەواوی بکە بەڵام چەند ساڵی پێچێ دەستی بەو خەڵکە ئەکاتن بێگومان ئەوانە هەمووی غەشن ئەبێ ئینسانی مسلمان لێی دوورکەوێتەوە حیسابی ئەوە بکە ئەو بابەتانە لێپرسینەوەیەکی توندی قیامەتی بەدواوەیە خوای پەروەردگار هەموو لایەکمان پارێزراو بکە ئینشاء الله تعالى والسلام عليكم ورحمة الله وبركاته